گەرمە ساتە بەسەر هاتە سەیریکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خۆی بڵێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە وەڵاوێ. مرۆڤ ئێستا ناڕەحەتە عەشەدوو. قەناعەتیان هیچ نەماوە وەڵا نەماوە. کەس ئاگای لە کەس نەماوە ئەو حاڵە. چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە ها. بەسەر هاتە دەی. کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەمەشاکە گەرمە سات چاوەڕوان بن بەم زوانە